لەژێر ئاەتی فەسەڵی لڕەبیکە وەنحەڕ ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە کوشتارگەی هاوچەرخی هەولێرە و خەریکی ئەنجامدانی پرۆسەی قوربانیە. زیاتر لە 120 سەراژەڵی گەورە و بچووک ئامادەکراون بۆ سونەتی قوربانی. پرۆسەی قوربانیکردنی بە کۆمەڵ لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە سەرپەرشتی دەکرێت. قۆناغ بە قۆناغ بە پابەندبوون بە ڕێکارە تەندروستیەکان قوربانیەکان جامەدرێت. دەستگای بەخشین نزیکەی 50 کەسی خۆبەخشی دیاری کردووە بۆ بەڕێوەبردن و بە ئەنجامگەیاندنی سونەتی قوربانی. ڕێما تەندروستەکان لەخوا بەزیاد بێ تا ڕادەیەکی زۆر باش ڕێما تەندروستەکان جێبەجێ دەکرێتن. هەمووی ڕێجێ دەکرێت. گۆشتەکەش هەر جێ 2 کیلۆ دادەنرێ. 2 کیلۆ بەبێ جیاوازی. ئەوڕۆ نزیکەی 100 سەرمەڕ و بزنشتیوان سەر بڕیان. ئێمە خەریکی ورکردنی ئێسکەکانین. ئەو کارێک کە دەکەن کارێکی پیرۆزە. داواکارم لە خوای گەورە سەرکەوت و مۆفەقی کردنیا و قیامەتیان بکەی ئینشاءالله هەر بەرەو پێش بڕۆن ئینشاءالله خوای گەورە عیبادەت و تاعاتی هەموو لایەکی قبول کردبیت. ئێمەش وەکو چەند برا و خوشکێکی بەڕێز خۆبەخشانە هاوکار بوون لە دەستگای خێرخوازی بەخشین لۆ دابەشکردنی ئەو خێرە بەسەر هاوڵاتیانی مستحق داوا لە خێرخوازان دەکەن پشتیوانی خوای گەورە لەوەی ئەو خێرە بەردەوام بکەن و پاڵپشتی ئەو دەستگای خێرخوازیانە بکەن. بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین دەڵێت بۆیە کوشتارگەی هاوچەرخی هەولێرمان هەڵبژاردووە بۆ سەربڕین و ئامادەکردنی ئاژەڵەکان بۆ قوربانی تا گۆشتێکی پاک و تەندروست پێشکەش بە هاوڵاتیان بکرێت و تیشی سەرجەم ئاژەڵەکان لەلایەن خێرخوازانەوە دابین کراون. لە هەموو شارەکان لە یەکەم ڕۆژەوە تاکو چوارەم ڕۆژ هەڵدەستین بە ئەنجامدانی ئەم پرۆژە گەورەیە. دیارە ئەم پرۆژەی بەڕاستی هەمووی لەلایەن خێرخوازانەوە ئەو قوربانیانە ئەنجام دەدرێت و دەگەێنرێتە نووسینگەکانی دەستگای بەخشین. دیارە ئێمە ئەمڕۆ لە سێم ڕۆژی جەژنداین. دیارە 125 سەر ئاژەڵی گەورە و بچووکمان لە خێرخوازان وەرگرت و دوای ئەوەی کە برێن ئامادەمان کرد و کڕیمان و ئێستاش ئێمە وا لە کوشتارگەی هەولێرین. دیارە هەر 125 سەر ئاژەڵی گەورە و بچووک دیارە هەمومان کوشتۆتەوە و ئێستاکە کە دەبینین و لەلایەن تیمێکی خۆبەخشەوە لە کۆمەڵێک لە قەسابەکان و خەرجی جێبەجێکردین و دواتریش دابەشی دەکەین ئینشاءالله. ئومێد دەکەین کە زیاتر ئینشاءالله لە 3000 جێبی و هەر جێک دیارە 2 کیلۆ گۆشتدان درراوە و ئێمە ئینشاءالله لە ڕێی تیمەکانەوە لە دوای نیوەڕەوە گەڕەکانی شاری هەولێر و دەوروبەری هەولێر ئینشاءالله دەست دەکەین بە هەڵمەتی دابەشکردن. دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە و لە جەژنی پیرۆزی قوربان سونەتی قوربانیکردن زیندوو ڕادەگرێت و بە هاوکاری خێرخوازان سەدان سەر ئاژەڵی گەورە و بچووک لە شار و شارۆچکەکانی هەرێم بەسەر هاوڵاتیان دابەش دەکات. ئەم ساڵی شاوشێوەی شوێنەکانی دیکە لە شاری هەولێر و دەوروبەری زیاتر لە 3000 پشکی 2 کیلۆگرامی بەسەر خێزانە کەم دەرامەتەکاندا دابەش کرا. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.